براکەمەوە سەرمایە هیچ نیێسەکەن گەرم تەکەمەوە خەموو نەبێت. هەڵاتێنەوەی بینن کەسێکە بۆی سەرمای زۆرەوە خەریکە ڕقە بێتەوە. هەڵبەت هەنگاوی یەکەم وەیەکەوە کەسەکە لە مەترسی دوور خەیتەوە ئەگە مەترسیەکی لە چواردەور بێ. پاشان جلەکانی ئەم باشە تڕ نەبووە، ئەگە جلی تڕی لە بەرا بێ ڕاستەوخۆ بێ دایکەرین. پاشان بە شتێکی گەرم دایە پۆشین ئەگەر لەو ناوە چیرکە شتێکمان دەستکەوێ بۆی ئاگرێکی بۆ بکەینەوە. هەڵبەتە لەم حاڵەتانەیە پلەی گەرمی لەش زۆر دابەزیوە. تۆ بێ بە خێرایی بتوانیت گەرمی بۆ لەشی کەسەکە دروستکەی. تۆ کۆمەڵی نیشانەی ناسەرەوە هەیە لە کەسەکەیە، وەکوەوەیکەوە کەسەکە هەڵە لەرزێ، دانەشەقیت ینی دانەجیڕیت. پاشەوەی ئاگرێکمان بۆ قوربانەکە کردەوە و کەسێکەوە خەریکە ڕقە بێتەوە پێویستە کات بەردەوام چاودێری بکەین. هەڵبەتە نیشان ناسەرەوەکانی ڕقبوونەوە یاخود سەرمابردن بریتێ لەوەی کەوا کەسەکە بینی هەڵە لەرزێ، دانەجیڕێتی، زۆر جارەگەر بێت و پلەی گەرمی لەشی زۆر دابەسی بێ لیانەکانی دڵی دابەزێ. لەگەڵەوەشە هەنێ جار ئەگەری هەیە کەسەکە تووشی بێهۆشی بێت پێویستەکە ڕاستەوخۆ کەسەکە داپۆشین. ئەگەر هاتوو کەسەکە تووشی لەوەشخۆچوون بوو بێت پێویستەکە بە بنماگشتەکانی فریاگوزایت بڕۆین، پاشان ڕاستەوخۆ پەیوەندیەکەین بە تیمی فریاکەوتنەوە تاوەکو فریای کەسەکە بکەوێت. هەڵبەتە ئەبێت لەگەڵ ئەوەی کەوا ئاگری کردێتەوە بە قوربانەکە چاود لەسەری بێت بۆ ئەوەی کەوا بەردەوام پلەی گەرمی لەشی بەرزەوە بێت و بێتەوە حاڵەتی ئاسایی. ئەگەر هاتوو سیارەت پێبوو یاخود لە نزیکترین شوێنی نیشتگە بوو بووی ئەوە کەسەکە ڕاستەوخۆ بیتە ئەو شوێنە تاوەکو پلەی گەرمی لەشی لە دابەزین بپارێزی. ئەگەر هاتوو ئۆتۆمبیلەکەت پێبوو ئەوە ڕاستەوخۆ توانی تەبریتی گەرمی بۆ هەڵکەیت و تاوەکو پلەی گەرمی لەشی باش بێت. لەگەڵەوەشە ئەگەر هاتوو شلەمەنیەک وەکو چا قاوە نیسکافە هەر شتێکی لەم شێوازت بەردەست بوو کە گەرم بوو ڕاستەوخۆ بێرە قوربانەکە با بیخوات. بیرمان نەچێت دەگەر هاتوو نوکی پەنجەکان زۆربەی ئەو حاڵەتانن کەوا بۆی سەرماوە ئەیبات یاخود نوکی پەنجەی دەست قاچ یاخود لوتی. ئەگەر ڕاستەوخۆ بکرێتە ئاوێکی گەرمەوە ئەوە خانە و شانەکانی ئەو پەنجانە تووشی تێکشکانە بێ. بۆیە بیرمان نەچێت لە کاتی گەرمکردنەوەی قوربانەکە پێویستەکە وردە قوربانیەکە گەرم بکەینەوە. خەڵێکە کە گرنگە ئێمە ئاگداری بین ئەگەر هاتو قوربانەکە بێهۆش بوو پێویستەکە لە کاتی گواستنەوەیە ئاگداری شێوازی جوڵاندنی بین نەوەکوم بەهۆی گواستنەوەکەی ئێمەوە زەرەر و زیانی بەرکەوێت. هەندێک جاروا پێویستەکە بەتەنها لەو شوێنەیە کەسەکە گەرم بکەیتەوە پێویستە چاوەڕێکەی تاوەکو تیمی فریاکەوت نەگاتە شوێنەکە چونکە تۆ توانای ئەو نیە قوربانەکە بەتەنها دەرکەی. یەکێک لە بنەماگشتەکانی فراگوزایی سەرەتایی بریتە لە لابردنی مەترسی پێش قوربانەکە بۆ سەرخۆت نابێت تۆ ئەو مەترسیە زیاتر کەیت و لە شاخ و داخێکی زۆرای قوربانەکە بیتە سەر شانتا و خۆشت و ئەویش بن بە قوربانی بکەونە خوارەوە لە شاخەکەیان. ئەوەی کەوا گرنگە ئێمە پێش ئەوەی تووشی ئەم حاڵەتانە بین خۆپارێزی بکەین لەوەی کەوا شاخێک شارەزاینین نەڕۆین یاخود شاخێک سەختە و بەفرێکی زۆر باریوە خۆمان نەخەینە ئەو مەترسیەوە کەوا تووشی حاڵەتێکی هاوشێوە بین یاخود هیچ نەبێت لەگەڵ کەسێکە بڕۆین کە شارەزا و چاوساغە لەو شوێنەیە. بەم شێوازانە تۆ دەتوانین ڕێگری بکەی لەوەی کەوا کەسێک لە ڕقبوونەوە بپارێزی بەو هیوایەن کەوا هەمیشە لە شتاغ و تەندروست بن و بیرتان نەچێکە لە کاتی چوون بۆ شاخەوانی پێداویستی تەواو هاوشێوەی دەستکێش و کڵاو و گۆچانی شاخەوانی و پوتێکی باش لەگەڵ خۆتانە بەرن. هەمیشە تەندروست بن. سمارت وەرچەرخانە